ئەمن شێوەکار وەلید حوسێنم لە ئاکرێوە هاتیمە قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانم لێرە بەشدار بینە بە چەند کارێکی هونەری و کارەکانمان جیاوازن مەسەن لە زۆر شتی پێکهاتیە بۆ نمونە ئیشی پەت و بزمارە لەگەڵ لەوحەی لەگەر ئەو نەحتی و هەروەها ئیشی جیاوازترمانیش هەیە کە لەسا مەحفوری و فریزی دەستکرد دروستمان کردیە. ئەو ڤێستیفاڵانە لەمە زۆر گرنگن تەبعاً چونکە وا دەکەتن کە خەڵکێکی زیاتر ئیشەکانمان ببینیتن ئەم بە خۆم بە ئۆنلاینیش دەکەم هەندە جار زەحمەتیمان لۆ دروست دەبیتن لۆ ئیشیوە ئەوجا گرنگە ڤێستیفاڵی وا بکرێتەوە بۆی بتانین بە شێوازێکی ئاسانتر ئیشەکانمان پیشانی خەڵکی بدەین. ئیشمان هەیە لەسەر شوشەی کردیتمان ئیشمان هەیە بە ئاگری دروستیمان کردیە وەکوتم لەسەر مەحفیری و فریزی دەستکردی شەمانە دروستمان کردیە ئیشمان هەیە بە دەست دروستمان کردیە مەسەن بە پەنجە ئیشی پەت و بزمارمان هەیە کە لۆگۆ و پۆترێت و ئەو شتانەشە.